بە چواردەوری سەنتەری پایتەختی کوردستاندا شەقامێکی پان و خێرا دروست دەکرێت. شەقامی 100 مەتری خێرا کە لە 4 هێڵی چوون و هاتن پێک هاتووە. کاری قورس و بەردەوام و کوالیتێکی زۆر باش و ستاندەرتی جیهانی لە ماوەی 2 مانگی داهاتوودا بەشێکی ئەو پرۆژەیە تەواو دەبێت و دەکرێتەوە. تاوەکو ئێستا 1,600,000 تەن چەولمی تێکراوە، 30,000 تەن قیری ویستووە. چەولمی سروشت و قیری بەرهەمات و لە نەوتی خاوی باشووری کوردستان لە کارگەیەکی نوێ تێکەڵاو دەکرێت بۆ بەرهەمێنانی باشترین جۆری قیر بۆ ڕێگاکانی 100 مەتری خێرای هەولێر. ئەو قیرەی لەسەر ڕێگاکان ڕۆ دەکرێت و دەپەسترێتەوە، دواتر ئۆتۆمبیل هاتوچۆی بەسەردا دەکات لە زۆر ماددە پێک هاتووە کە سەرەکی ترینیان چەولم و قیری شلە. بۆی قیرێکی باش بەرهەم بهێنرێت پێویستە گشت ئەو ماددانە بە ڕێژەی پێویست و لە پلەی گەرمی داواکراودا تێکەڵاو بکرێن. سێ چین قیر هەیە. لە هەندێک شەقامدا پێویستی بە هەر سێ چینەکە هەیە بۆ ئەوەی بە دوای یەکدا لەسەر ڕێگاکان دابنرێن. هەندێک ڕێگاش تەنها پێویستی بە 2 چینی قیرە. ڕێژەی پێویستی ئەو چینە قیرانە پەیوەستە بە سروشتی ناوچەکە و چۆنێتی ئەنجامدانی هەنگاوەکانی پێش ئەنجامدانی قیر. چینی سەرەتا و چینی ناوەند و چینی کۆتایی هەر سێ چینەکەش ڕێژەی ماددە تێکەڵاوکراوەکان دەگۆڕدرێن لەگەڵ قەبارەکانیان. سەرەتاش بۆ بەرهەمێنانی قیر دەبێت کانەیەکی چەولم هەبێت، چونکە ڕێژەیەکی زۆری قیر لە بەرد و وردەبەرد پێک دێت. لە باشووری کوردستانیش بەهۆی ڕێژەی باشی بارانبارین و بارانی بەخوڕ لە چیا و دۆڵەکاندا لەگەڵ بارانە بەخوڕەکاندا ڕێژەیەکی زۆر بەرد و لم دێنە خوارەوە. بۆیە دەبێت دواتر لا ببرێن و دەربهێنرێن لە هەندێک ناوچە بۆ ئەوەی لە ئەنجامی کەڵەکەبوونی ئەو بەرد و لمانە ئاستی ئەو بەرز نەبێتەوە و لافاو دروست نەبێت. ئەم کارگەیە چەولمی ڕووباری زستانە و وەرزی لە نزیک ناوچەی بەستۆرەی شاری هەولێر دەردەهێنێت و جێیان دەکاتەوە. نزیکەی 2 مەترونی و قوڵایی لە ڕێگەی ئامێرێکەوە چەولم دەردەهێنێت. دواتر دەکرێنە ناو ئۆتۆمبیلی بار هەڵگرەوە و دەڕواتە ناو کارگا. بەپێی ڕێنمایەکانی ژینگە لەم ناوچەیە 2 مەترونی و قوڵایی دەتوانرێت چەولمی کەڵەکە بوو دەربهێنرێت و بەکار بهێنرێت بەبێ ئەوەی زیان لە ژینگەی ناوچەکە بدات، بەڵکو سوودیشی دەبێت. چەولم و گڵەکان دەردەهێنرێن و دەگەێنرێنە ناو کارگەیەکی مەزن کە لە ناویدا 3 کارگەی تێدایە و 3 بەرهەمی هەیە. کاغازی ئەو کانەی کە مەوادەکەی لێن مادەکانی لێن چەند لێتانەوە دوورە؟ 6 کیلۆمەتر لە کارگەی دوورە. باشە ئەو شوێنی کە ئەم هەموو مەوادەی لێ دەرێنن دواتر زۆر قوڵ نابێت و ئاوی زۆر تێکۆ نابێتەوە و خەڵک تووشی کارەسات نابێت. ئەو شوێنێمە ئاوەکەی ئەو مەوادەکەی لێ دەرین ڕووبارێکی مەوسمیە کە هەڵی دەگرین هەمووی وەکو یەک هەڵ دەگرین، یان یەک شوێنێک زیاتر لە شوێنێکە قۆڵتر ناکەین هەتا ئاوی تێدا کۆبێتەوە کە جێگای مەترسی بۆ ئێمە لێ هەر ئەتا عمقی 2 مەتر 2 مەتر و نیو ئەو ماوادەی هەیە دەیهێنین کە 2 مەتر مەتر تا 2 نیو بەڵێ ناتوان زیاتر هەڵکۆڵن وانە؟ ناکرێت بەجێرە یاسا ئەوە ناتوانین ژێری یاساکانی ژینگە ناتوان زیاتر ناتوانین زیاتر چی تێدایە ئێستا ئەو ماوادەی ئەوە لمی خۆمی سروشتی تێدایە لم بەڵێ ئەوەی بۆ کۆکریت ئەو بەکاردێ باشە لمی حەدیقەیتایە بەردی تێدا لە 28 ملیم 280 ملیمە تا
12 ملمی تێدایە باشە ئەوانە دێنە معمەلی لێرکوانە ڕۆژانە ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیل کە هەندێکیان نزیکەی 20 تەنیان تێدایە دێنە کارگا. لە ماوەی نزیکەی 2 ساڵ و نیودا 1,600,000 تەن مادەی ناو کانەکان هێنراوەتە ناو کارگا. بارەکان دەکرێنە هۆپەرێکەوە. لەسەر هۆپەرەکە ئاسنی 4 گۆشە 4 گۆشەی گەورە هەیە کە هەر بەردێک قەبارەکەی زۆر گەورە بوو لەگەڵ تەواوی مادەکانی دیکەدا ناچێتە خوارەوە و سوودی لێوەرناگیرێت. دواتر ئەو مادانە دەبێت هەمویان بشۆرێنەوە لە ڕێگەی ئاوەوە. لەسەر دەستگای شوشتنەوەکان گشت مادەکان دەشۆرێنەوە و جیا دەکرێنەوە. بەردەکان واتە چەو بە پێی قەبارەکانیان دوای جیاکردنەوەیان دەکەونە سەر ڕێڕەوی خۆیان. واتە ئەو بەردەی کە لە هەمویان گەورەترە دەکەوێتە سەر ڕێگایەک و بەردی مامناوەند بۆ سەر ڕێگایەک، بەردە گچکەکانیش بۆ سەر ڕێگایەکی دیکە واتە قایشێکی دیکە. مەرجە هەر کەسارێک ئەو وەتەر تریتمنتەی هەبێ ئەو بەشەی هەبێ ئێستا ئەمە لەسەر ڕووبار نینانی ئەو ڕووباری ئێرمە مۆسمی ئاوی ڕووباریش بەکارنانین یەک بیرمانەیە هەر ڕۆژانە 3 ساعت 4 ساعت بیرەکە ئیش پێ دەکەن ئەنی ئەو هەموو 4,000 تەنیش ماڵی پێدەشۆنەوە ئەگەر ئەو یونتە نەبی ئەنی ئەو یونتە هەم ئیشەکەمان پێ دەکرێت هەم سامانی ئاو کەم بەکاردێنین ینی ئاوی ژێرزەوی کەم بەکاردێن. ڕۆژانە نزیکەی 4,000 تەن بەرد و لم و خۆڵ دەشۆرێتەوە. بەو هۆیشەوە بڕێکی زۆر ئاویان دەوێت. بۆیە یەکەی پاڵاوتنی ئاو واتە وەتەر تریتمنت لە ناو کارگەدانراوە بۆ ئەوەی ئەو ئاوەی کە مادەکانی پێدەشۆرێتەوە دوای پیسبوونی بە فیڕۆ نەڕوات دەچێتە ناو ئەو یەکەیەوە و قوڕ و پیسەکە جیا دەکرێتەوە و جارێکی دیکە ئاوەکە بەکار دەهێنرێتەوە بۆ پاکردنەوە و جیاکردنەوەی مادەکان دووبارە بەکار دەهێنرێتەوە. بەو هۆیشەوە ئاو لە ناو ئەم کارگەیە بە فیڕۆ ناچێت. ئەمە ئەوەی بۆ بەکەلکمە دێ لە 280 ملیم بۆ 45 ملیم ئەوە بە خەتەکیان دادوڕا ئەو خەتەی ئەولایە قایشە لە 45 ملیم لۆ 90 ملیم ئەوە دێتە ئەو پەرەیان لە 90 ملیم لۆ 12 ملیم ئەوە دەبتە بخسی سروشتی ئەوە نایەتە کە سارەی دەستە قایشە کرمانەیە دەستە ئەولاوە لە 4.75 بۆ خوارەوە قومی ڕەشە ئەویش بۆ قایشەی دوای شوشنەوەی دێتە ئەو قایشەی لەوێ دێتە ژێر قایشەکەی بەکاردێ بۆ کەواتە ئەو چەولمەی کە لە کانەکەەوە هێناتان چی و چی لێ دروستە بێ؟ بەر چەند قەبارێکە لە 280 ملیم تا 90 ملیم ئەوە بەرد کە دەستە کەسارەی بۆ کارکەی بەرشێن لە 90 ملیم لۆ 4.75 ئەوە دەبتە بحسی سروشتی لە 4.75 دۆ خوارێ دەبتە قوم بحس هەر ئەوەیە چەگڵە بەس ورترە. دوای جیاکردنەوەی بەردەکان بە قەبارەی پێویست دواتر دەچێتە قۆناغی شکاندن و وردکردنی بەردەکان. بۆ ئیشکێنن ئەگەر ئەو بەردە بە کەلێک ئیشی قیر و چینی بەردی شکاو نایە ئەگەر نەیشێنی ئیسپادەی لێ چه بەردێکتان دەوێت بۆ قیر ئەبێ قەبارەکەی چەند بێ؟ بە جێرەی چینی قیرەکەی دەزانێت چەند چین قیر هەیە؟ ستابلایزەر هەیە باینەر هەیە وێریکە ستابلایزەرەکە چەندی پێ لە 37 ملی دۆ خوارەیە ئەوەی دیکە 25 دۆ خوارەیە ئەوە هەمانە وێرینگەکەی 90 لە خوارەی 8مانە 12 دۆ خوارەوە. هەرچی لمی ناو پێکاتەکەشە ڕاستەوخۆ جیا دەکرێتەوە و دەشۆرێتەوە پاشانیش وشک دەکرێتەوە و دادەنرێت و ئامادە دەبێت بۆ بەکارهێنان. ئەمە چی ئێستا؟ ئەوە قومی شکاوە لە ئەنجامی شکاندنی بەرد پەیدا دەبێت. ئەمە شکاوەکەیە بەڵێ ئەو تۆز و قۆڵەش لە ئەنجامی بەرشکاندنەکەی بەردەکەی بەڵێ ئەمە چێتە بەرهەمێنانی چیەوە کاغاز بۆ کارگەی قیر دەڕوا بۆ کارگەی قیر دەڕوا بۆ کارگەی تێکەڵەوە
بەڵێ ئەوە بۆ کارگەی تێکەڵە گوتەوە کارگەی تێکەڵە بەڵێ ئەو چینەی چینی دەردی شکاو دوای سەد بێست چینێک دوو چین دادەدرێن بەجێرەی دیزایانی ڕێیەکە لە پاشەوی خیر لەسەر ئەو بەردی شکاوەکە دەکەوێت کەواتە بەرهەمێنانی ئەم جۆرە بەردا لەو مەوادە سەرەتایی کە لە کانەکانەوە دەێنن زۆر گرنگە هەم بۆ چینەکانی پێش قیرکردن هەم بۆ قیریش وتمان سێ جۆر قیر هەیە لە هەر سێ جۆرە قیرەکە ئەمە بەکاردێنێت هەر سێ جۆرە بەردی ئەو قومی شکاو بەکاردێت کەواتە ڕێژەیەکی زۆر لەم چینی وێرینجی نێزیک سەتا شێست لەو قومە شکاوی بەکاردێت ئای ئەمەیان بۆچی بەکاردێنن ئەمە قەبارەی 12 ملیمونی و نەو نیوە بۆ نەو نیوە کە بۆ چینی ئەوەی وێرین بەکاردێت بۆ کارگەی خیر چینی وێرین بۆ هەموو چینە وێرین دوایامین چینە بۆ خیر ینی طبقەی سەرەوەی خێڕەکەی بۆ هەموو چینەکانی تری بەکاردێت کەواتە ئەمە بۆ چینی وێرین زۆر سوودی لێوەردەبرن بۆ چینەکانی تکە سوودی لێوەردەکەن بەڵام زیاتر بۆ وێرین بۆ هەمیان بەکاردێتن بۆ بەردیشکاری کە دوایین چینی خێرە بەڵێ دوای شکاندنی بەردەکان بەرد و لمەکان بە پێی قەبارەکانیان دادەنرێن و لە ناو کارگە هەڵدەدرێنەوە و ئامادە دەبن هەر مادەیەکی بەرهەمات و بە شێوەی گرد و تەپۆڵکە دادەنرێت و ئامادە دەبێت پانتایی ناو کارگە لە سنجیرە گردێک دەچێت بەهۆی مادە بەرهەماتوەکانەوە نەوتی خام یاخود نەوتی خاو لە پاڵاوگەکان دوای دەرهێنانی ڕێژەی نەوت و بەنزین و دیزڵ و غازی ناوی زۆر بەرهەمی دیکەی تێدا دەمێنێتەوە و دەتوانرێت زۆر سوودی دیکەی لێوەر بگیرێت یەکێک لەو شلە خەستەی کە دەمێنێتەوە و دواتر بەرهەمێنانی لەسەر دەکرێت دەبێتە قیری شل قیری شلیش دەچێتە کارگەی قیر و لەگەڵ بەرد و لمی بەرهەمهات و تێکەڵاو دەکرێت و دەبێتە ئەو قیرەی کە دوات کاکەمەران ئەمە بەشی کارگەی قیرە بەڵێ لەم کارگەیە چەند بەشتان هەیە ناو کارگەی قیردا لەو کارگەی قیرە سێ بەشی گرنگمان هەیە بەشی یەکەمیان بەشی ئیمونسفایە کە تەکنیکەکە لە بۆ بەکارهێنانی پرایم کۆت تاک کۆت ئەو تەبقانی کە لە بینی تەبقەکانی قیر بەکاردێ کە دەتوانین لەو کارگەیە ئاو قیر تێکە بکەین جاران نەوت و قیر تێکەڵاوەکرا بەڵێ پرایم کۆت و تاکۆت بڵێ بەڵام ئێستا تەکنیکی نوێ ئەو تەکنیکەیە کە ئاو باشە و ئەوە کە تێکەڵاوەکرێت بڵێ هەمان کاری نەوتەکە دەکات هەمان کار و باشتریش دەکات باشتریش بڵێ سوودەکانی چیە بۆ ئاوی لەگەڵ سوودەکانی ئەوەیە لە ناحەی کولفە هەرزانترا بێگومان ئەو بەڵێ زۆر هەرزانترا و مواسەفاتی پرایم کۆتەکە ناگۆڕێ و زوو وشک دەبێتەوە توانین زوو بەکاری بینی و کۆنتاکی بینی تەبقەکان مەسەڵەن بۆ نمونە بایندەر و وێرینگ زۆر بەقووەتر دەکات ئەوە ئیستفادەکەیت زۆر باشە ئامادەکردنیشی ببوورە ئامادەکردنیشی زۆر سەریع لە ڕێگەی ئەم تانکەرەی پشتمانەوە دەگوازرێتەوە پێش ئەوەی چین یەکەم یەخیر بکرێ دەیڕشێنن جاران کە دەڕشا ماوەیەکی زۆری پێچوە تا وشکە بۆ ئێستا لە ماوەی چەند کارژێرێک بە خێرایی وشک دەبێتەوە توانی ئیش بکەیت دوای چین یەکەمی قیری لێ دەدەیت دوای ئەوەش چینەش کە وشک بۆ چینێکی دیکەی لێ دەدەیت بە هەمان شێوەش لە دەیڕشێنیتەوە ئەویش ئاو قیرە دیسان ئاوی قیری شل دواتریش کە وشک بۆ چینی کۆتا لێ دەدرێت و ئامادە دەبێت چەند زیانی ئاو قیرەکەم باشتر نیە چەند مادەشی تایبەتە لەگەر تێکەڵەکە بەواسطەی ئەو مادانە دەتوانێت ینی مستەحلەبەک دروست بکرێت لە قیر و ئاو باشە ئەم قیرە شلەکە چۆنی دێنن ئێوە
قیرێکیش لە هەر ئەو قیرەشی لێ دوای تر کە تێکەڵاو بە قیری ترێک ئەو قیرەش لە بەڵێ هەمان قیرش لە توانین بۆ پرایم کۆت بەکاربیین یان بۆ کارگا بۆ بەرهێمێنانی تێکەڵی قیر. قیرەشلەکە لەگەڵ ئاو هەندێک مادەی دیکەدا تێکەڵاو دەکرێت و لە ڕێگەی تانکەرەوە دەگوازرێتەوە بۆ ئەو شوێنی کە پێویستیانە بەکاری بێنن. پاشان دەیڕشن و لە ماوەی چەند کاژێرێکیشدا وشک دەبێتەوە و ئامادە دەبێت بۆ قۆناغی داهاتوو. لێرە سەرەتای کارگەی قیرە لێرە دەست پێ دەکات. لێرە ئەو بەشە پێی دەڵێن کۆڵد فیدەر، یانێ تەغزیەی مەوادەکان لێرە دەکرێت بە شێوەیەکی ئۆتۆماتیکی. ئەو بەردانەی کەشکا و دابشکراوە دێ لێرە داخل دەکرێت. لێرە بەجێرەی کۆمپیوتەر ئەو چەند بەشێکە هەر بەشیان جۆرە بەردێکی تێدا جۆرە قەبارێکی تێدا ئەوە یەکەمیان گەورەترە ئەمە تۆزێ بچووکترە لەو ئەمەیان ورترە هەتا ورترە بێت باش خۆمیشکاو کە لێرە بەجێرەی پرۆگرامەکە ئەمە دەدێنە کۆمپیوتەرەکە چ جۆرە قیرێکتان بوێت چ جۆرە چینێکتان بوێ بەجێرەی ئەو هاوچێشەی کە دروست کراوە لە تاقیگا هاوچەکمان دەدرێت ئێمە لەسەر هاوشە دەڕۆین باش هاوشەی کە داخل دەکەی لە کۆمپیوتەرەکە ئەو بەجێری هاوچێشەکە ئەو مادان ڕادشێش کەواتە هەر جۆرە قیرێکیش هاوکێشەیەکی خۆی هەیە ڕێژەکان دیاری دەکات بە پێی ئەو ڕێژەی پێویست دەیباتە ناو میکسەرەکەەوە لەگە قیرەشلەکە تێکەڵاوی دەکات و ئەو جیراوێتان دەست دەکەێت کە دەتانەوێت ئەو تێکەڵەکەڕێک کە دەمانەوێت زۆر باشە ئەمەش میکسەرەکەیوانە مەرحەلەی پاشەوەی دەستە ناو دراینگ سیستم چیە هەم ئەو بەردەشکاوانە گەرم دەکاتە ئەو پلە گەرمی ئەمە دەمانەوێت تا چەند بەرزی دەکاتەوە ئێمە ئێستا لە بۆ چینی وێرینگ تا 180 دەرەجە گەرمی 180 تا 180 بۆ چینی وێرینگ وایە ئەی بۆ چینی سەرەتا لە بۆی پۆلیمەر بەکاردێن بۆ چینی سەرەتا دەوری 140 پلیس لە چینی وێرینگ پۆلیمەری تێدەکرێت پۆلیمەر ئێستا لەو کاتە ئێستا کارکەیش دەکەوە بۆ پۆلیمەریش دەکەین چەولمی باشووری کوردستان لەگەڵ قیری شلی باشووری کوردستان زۆر جۆرێکی باشە بۆ قیرکردنی شەقام و ڕێگاکان. بە پێی سەرچاوەکان ئەو قیرەی کە لە باشووری کوردستان بە شێوەیەکی ستاندەرد بەرهەم دەهێنرێت کوالیتی و جۆرەکەی باشترە لەو قیرانەی کە هاوردە دەکرێن. ئەم کارگەیە ئەم مادەسپیە تێکەڵاو بە قیرەشلەکە دەکەن ئەم مادەسپێ پێی دەوترێت پۆلیمەر. کاتێک کە قیری شل ڕادەکێشی لەوانەیە بتوانێت مەترێک درێژ بێتەوە بەڵام کاتێک ئەم پۆلیمەری لەگەڵا تێکەڵاو دەکرێت زۆر جار تا 3 مەتر و 4 مەتریش درێژ دەکرێتەوە کەواتە مادەی پلاستیکی و ڕێژەی پلاستیکی ناو قیرەکە زیاتر دەکات و تەمەنی زۆر درێژ و بەهێزتری دەکات. ئەم پۆلیمەرە لەگەڵ قیرەشلەکە لە ناو ئەم تانکەدا تێکەڵاو دەکرێت لە نزیکەی 185 پلەی سیلیزی سەر و سفر دواتر کە تێکەڵاو بن بە ناو دەستگایەکدا دەڕۆن بۆی تەواو خانەکانیان لە یەک تێکەڵاو بێتەوە دەیکەنە تانکەکەی دیکەوە دوای لە تانکەی دیکە تێستێکی دەکەن ئەگەر هێشتا مابووی تێکەڵاو کرێ دەهێنەوە تانکی یەکەم بەو دەستگایەدا واتە بە شێوەی گشتی تەواو تێکەڵاو دەکرێت لەگە قیرەشلەکەدا پاشانیش دەیبەنە تانکێکی دیکە بە هێواشی بۆ ماوەی چەند کاژێرێک تێکی دەدەن لە 190 پلەی سیلیزی سەر و سفر بۆ ئەوەی تەواو دڵنیا بنەوە کە پۆلیمەر و قیرەشلەکە تەواو خانەکانیان بێکەوە تێکەڵاو بوون و جیا ناکرێنەوە لە یەکدی جارێکی دیکە ئەجا دواتر دەچێت لەگە قیرەشلەکەی دیکەدا تێکەڵاو دەکرێت و دەچێتە ناو قیرەکەەوە دەچێتە ناو میکسەرەکەەوە بۆ ئەوەی قیرێکی کوالیتی بەرز بەرهەم بێنرێت ئەم پۆلیمەرە لە چینی سەرەوەی قیر لە کۆتا چینی قیرکردن بەکاردەێنرێت چەندین سووتی هەیە بۆ ئەو قیرەی کە بەسەریدا دەڕوا ئۆتۆمبیلەکانمان یەکەمین شت تەمەنی زۆر درێژ دەکاتەوە دووەمین شت بەرگەی پلەکانی نزمی ژێر سفر دەگرێت ئەگە قیری ئاسایی لە 10 پلەی سیلیزی ژێر سفردا تێک بچێت ئەو وەختا ئەمە دەیگەێنێتە 20-25 لە ژێر سفرەوە یاخود لە پلەی گەرمی بەرزدا ئەگەر قیرێک لە 55 پلەی سیلیزیدا بتوێتەوە وەکو چەندین جار دەبین لە شەقامەکان کە شێوەی قادرمەی پەیدا دەکەن لە ئەنجامی گەرمبوونی پلەکانی گەرمیدا ئەم قیرە لە 70-80دا ناتوێتەوە ئەو قادرمەیە دروست نابێت و سوودی سێمی نیشان کە هەمیشە ئەو قیرە دیمەنێکی جوانی دەبێت تا بڵێ ینی کە بەسەریدا دەڕۆی هەستەکەی قیرێکی زۆر جوان لە بەردەمدا دانرا و ئۆتۆمبیل لەسەری دەڕوات
کەواتە ئەم پۆلیمەرە سوودێکی زۆری هەیە کە من جاریشە لە باشووری کوردستان بۆ ئەو مەسافە زۆرە بۆ ئەو ماوە زۆرەکە شەقامی 100 مەتری خێرایە بەکاردێنرێت ئیستا لە دوای تەواوبوونی شەقامی 100 مەتری خێرایی هەولێرکە بە چواردەوری هەولێردا دەسوڕێتەوە ئەم پۆلیمەرە بەکاردێنرێت کەواتە ئەو قیرەی کە لە شەقامی 100 مەتری خێرا بەکاردێنرێت تەمەنی زۆر درێژتر دەبێت لە قیرەکانی دیکەی باشووری کوردستان کە بەکار هاتوو. بە تێکەڵاوکردنی پۆلیمەر بۆ ناو قیرە شلەکە تەمەنی قیرەکە زۆر زیاتر دەبێت، بۆیە دەبێت لایەنی پەیوەندیدار چاودێری بەکارهێنان و تێکردنی پۆلیمەر بێت بۆ دواچینی قیر بە شێوەیەکی زانستی بەکار بهێنرێت بۆ ئەوەی تەمەنی شەقامەکان درێژتر بن و سوودی زیاتر بگێنن. ئێستا هەمووی وشکرانەوە نیە؟ لەکوێ لێرە وشکراوە باشارەکەیە. ئێستا 180 پلەی سیلیزیەوە نیە؟ بەڵێ 180 پلەی سیلیزیە لێرە دەچێتە سەر پۆت ئیلیڤێتەر مەسعات. باشە. دەچێتە سەر سکرینەکە ئەزاز. لێرە دابەش دەوی بەجێرەی قەبارەکانی دیسان. ئەوە 4.75 9.5 12.5 12.5 19 19 25. ئەمە دیسان جارێکتر جیا دەکرێتەوە. دیسان جیا دەکرێتەوە بەڵێ. زۆر باشە. دوای جیاکردنەوە. دوای جیاکردنەوەکە بەجێرەی پرۆگرامی کۆمپیوتەرەکە لێرە کەمیەکان وەردەگرێت. باشە. وەردەگرێت ئامادەی دەکات لە بۆی بستە ناو میکسەر. کە ئامادە بوو لێرەش قیرش لە بە پۆلیمەرەکە ئامادەیە لێرە ئەوە قیرەشی لە پۆلیمەرە. قاوەیەکە بەرد و چاوەکەیە. بەڵێ شینەکەش قیرش لە بە پۆلیمەر. باشە. بەڵێ زەردەکەیان فلەرە. زۆر باشە. لێرە میکسەرەکەی تێکەڵاویان دەکات. لێرە دەستە ناو میکسەر قیرەشلەکەی بەسەردا دەکات. چەند خولەک پێویستە بۆ ئەوەی کە تەواو تێکەڵاو بن؟ تقریبان بەجێرەی پێویستە ئەمە تێز دەکەین بزانین لە چەندی بە تەواوی تێکەڵ دەبی مەسەڵەن دقەکە دقەک و 20 سانیەیە. دوای تێکەڵاوکردنی بەردی ئامادەکراوە و قیری شل و پۆلیمەر و فیلەر بۆ ماوەی دیاریکراو ئەو قیرەیان دەست دەکەوێت کە داوا کراوە و دایانەوێت پاشان لە ڕێگەی ئۆتۆمبیلی بار هەڵگرەوە دەگوازرێتەوە بۆ ئەو ڕێگایی کە دەیانەوێت ئەو قیری بۆ بەکاربێنن. قیرەکەش تاوەکو دەگاتە شوێنی پێویست دەبێت پلەی گەرمیەکەی نزیک بێت لە 180 پلەی سیلیزی سەر و سفرەوە. نزیکەی 130 کارمەند کار لەناو کارگە دەکەن بۆ چاودێریکردنی بەشەکانی کارگە و بەرهەمێنانی قیرێکی جۆری باش. پاشانیش گواستنەوەی بۆ پرۆژەی شەقامی 100 مەتری خێرا کە بە چواردەوری شاری هەولێردا دەسوڕێتەوە و قەرەباڵغی و ترافیکی ناو پایتەخت کەمتر دەکاتەوە. لەسەر پرۆژەکەش ستافێکی گەورە کاری ئەنجامدان و دروستکردنی شەقامەکە دەکەن کە لە ماوەی 2 مانگی داهاتوودا بەشێکی دەکرێتەوە.